دکتۆر شاوە سەرەتا زۆر سپاس دەکەم کە هاتی بۆ ئێرە و بۆ ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. ئەلبەت بابەتێکی زۆر گرنگ هەیە کە جەنابەت وەکو پسپۆر کاری تیادا دەکەیت و ماوەی ساڵ زیاتریشە لێرە لە ئەمریکا کۆمەڵی پرۆژە و یاخود با بڵێم لێکۆڵینەوە توێژینەوەت هەیە لەسەر بابەتی بیرکردنەوەی ڕەخنەیی. حەزەکەم بە بینەرانمان بڵێ بیرکردنەوەی ڕەخنەیی چ مانایەکی هەیە و چ جۆرە پێناسەیەکی هەیە؟ سەرەتا زۆر سپاس کاگەڵێن، سپاس بۆ ئێوە بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا بۆ میوانداریتان. بیرکردنەوەی ڕەخنەیی ئەکرێ بڵین چەشنێکە لە بیرکردنەوەی ئامانجدار بە مەبەستی لێکدانەوە و بە مەبەستی ئەنجامگیری. ئەلبەت مرۆڤ لە بنەڕەتدا بوونەوەرێکی بیرکەرەوەیە، بەڵام گرفتەکە ئەوەیە مرۆڤ نازانێت چۆن بیر بکاتەوە. بۆیە لە کەلەپوری فەلسەفیە لە سەردەمی سۆکراتەوە تاوکو ئێستا باز لەواکرێت کە چ میتۆدێک چ ڕێوشوێنێک پێڕۆ بکەین بۆ بیرکردنەوە. لە سەردەمانی زووە بیرکردنەوە تەنها ئیشی خەڵکی خوێنەوارەکان یاخود خەڵکە دەستە بژێرەکان بۆ دەستە بژێرەکانی بواری فەلسەفە و بواری تیۆلۆژی. بەڵام لە سەردەمی ئێستاە ڕۆژ بە ڕۆژ ئەو داخوازیە زیاتر فراوانە بێت کە هەموو مرۆڤێک توانای بیرکردنەوەی هەبێت. ئەگەر لە سەردەمانی کۆنا مرۆڤەکان هەنێکیان بیرکەرەوە بوو بن و هەنێکیان وەرگر بوو بن، وات هەنێکیان بیرکردنەوەیان بەرهەمهێنابێ و هەنێکیان بیرکردنەوەی خەڵکی تریان وەرگرت بێ. لە سیستمی کولتوری و پەروەردەیی ئێستاە بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتەکانە زۆر جەخت لەوە ئەکرێتەوە کە مرۆڤەکان هەمویان بیرکەرەوە بن. بیرکردنەوەی ڕەخنەیی ئەکرێ بڵین جۆرێکە لە بیرکردنەوە ئەکەوێتە نێوان دوو خوی خراپی مرۆڤەوە. یەکیان بیر نەکردنەوەیە، ئێم بە سروشت وەکو چۆن زۆر جار تەمەڵین لە بواری فیزیاییە لە بواری جستەیە، لە بواری زەینیش ئەمە زۆر جار تەماڵین بۆیە بیر ناکەینەوە، ئەمە خۆ خراپەکە. بە دیوەکەی تریشا خویەکی تر هەیە بیرکردنەوەی هەڕەمەکی. بیرکردنەوەی ڕەمەکی ئەوەی کە لە ئینگلیزی پێوترێ ئۆڤەرثینکینگ، واتە زیادەڕۆیی لە بیرکردنەوە بەبێ هیچ پلان بەبێ هیچ میتۆدێک. بیرکردنەوەی ڕەخنەیی بریتە لە جۆرێک لە بیرکردنەوە، بەڵام بیرکردنەوەیکی مەبەستدار بە پێڕاوکردنی میتۆد بۆ بە مەبەستی بەرهەمێنانی ئایدیای نوێ. ئەو بەرنامانەشین کە وا لەوە دەکا بیرکردنەوە شتێک بێ بە بەرنامە ڕێژی بێ. گرنگترین شتەوەیە کە ئەبێ باز ئەو بزانین کە مرۆڤ وەکو بوونەوەرێکی ئازادە، واتە مرۆڤ خاوەنی بەهرەیەکە کە بەهرەی بیرکردنەوەیە. هەموو مرۆڤەکان ئەم بەهرەیان تایە، بەڵام بەهۆی سیستمی کولتوری و سیستمی سیاسی و سیستمی کۆمەڵایەتیەوە زۆر جار ئەو بەهرەیە مۆنۆپۆلەکرێت، واتە کەسانێکی دیاریکراوە ئەو بەهرەیە بەکارهێنن بە شێوازێکی ممارەسەکردنی دەسەڵات، واتە پێڕەوکردنی دەسەڵات بەسەر خەڵکی ترا. بۆیە وەکو چۆن لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە خەڵکانێکی زۆر بێبەشەکرێن لە باشەکان لە ئیمتیازەکانی بواری سیاسی و بواری ئابووری و بواری پلەبەندی کۆمەڵایەتی، لە ڕووی بیرکردنەوەشەوە بەشێکی زۆری سروشتی دەسەڵات لە بەشێکی زۆری کۆمەلگاکان و وڵاتەکانە بیرکردنەوە مۆنۆپۆلەکە بۆ کەسانێکی دیاریکراوە. بۆیە گرنگە یەکەمین جار کەرامەت بگەڕێنن و جەخت لەوە بکەینەوە کە مرۆڤ خاوەنی کەرامەت بێ بۆ ئەوەی هەموو مرۆڤەکان وەکو مرۆڤی ئازاد پێناسە بکرێن و هەمویان توانای بیرکردنەوەیان هەبێت. ئەم جۆرە بیرکردنەوەی ڕەخنەیی لەکوێوە دەست پێەکە لە ژیانی مرۆڤدا؟ خۆی لە سەرەتای لە مناڵیەوە دەست پێکات. مناڵی تەمەنی چەند بۆن لەو کاتەوەی کە مناڵ توانای وردبوونەوەی هەیە، واتە توانای فۆکەسی هەیە، توانای هەیە تەرکیز بکاتە سەر نقطەیەکی دیاریکراو، ئەم بەهرەیە لەناو مرۆڤ دەست پێکا. بەڵام کێشەکە چییە؟ کێشەکە هەنێکی سایکۆلۆژیە و هەنێکی پەروەردەییە. کێشەی هەیە لە مناڵە پێوتێ ئیگۆسنتریزم، واتە خود سێنتەری. مناڵ کە تەماشای شتەکانەکە لە گۆشەنیگای خۆی تەماشای شتەکانەکە، مناڵ خۆی لێبێ بە چەقی گردون زۆر ئاساییە، ئەنی ئەم بۆ مناڵ زۆر ئاساییە، ڕەنگە پێویستیش بێت، چونکە مناڵ پێویستە توانای فۆکەسی هەبێت، توانای تەرکیزی هەبێت. بەڵام کێشەکە ئەوەیە مرۆڤ گەورە ئەبێ، بەڵام توانای تەجاوزکردنی خود سێنتەری نامێنێ، واتە تەنها لە گۆشەنیگای خۆیەوە تەماشای شتەکانەکە لە گۆشەنیگای خۆی تەرکیزەکاتە سەر شتەکان. ئەمە ژواکە کە کەسێکی ئیگۆیست بێ، کەسێکی خودگەر بێ. بۆیە بە پێی سیستمی پەروەردەیی باز لەواکرێت کە بێ مرۆڤ گۆشەنیگای خۆی بەجێ بێڵێ، ئەبێت توانای ئەوێ هەبێت کە گۆشەنیگای خەڵکی تر تاقیب بکاتەوە. بۆ نمونە من لە گۆشەنیگای خۆمەوە تەماشای تۆکەم،
ئەبێ لە هەمان کاتە ئەو توانای هەبێ کە گۆشەنیگەی کاکبەڵێن وەرگرن بۆ تەماشاکردنی خۆم واتە مرۆڤ لێک کاتە لێگەداتەوە لێک کاتە گۆشەنیگەی ئەوانی تر تاقیەکاتەوە ئەوەی کە لە ئینگلیزیا پێوترێ ئەبێ خۆت بخەیتە پێڵاوی ئەوانی ترەوە مەبەستی ئەوەیە ئەبێ بچیتە شوێنی ئەوانی بەڵێ لە پێگەی ئەوانی ترەوە تەماشای خۆت بکەی. ئیگۆسنتریزم لە تەمەنی 16 ساڵی ئەوێ بە گرفت بۆ ئینسان واتە ئەگەر لە پێش تەمەنی 16 ساڵی پێویست بێ بۆ مرۆڤ بۆ مناڵ بۆ مردناڵ لە دوای ئەوە بێ بە گرفت ئێستا لە کۆمەلگا دواکەوتەکانە بۆم لە کۆمەلگا خۆرهەڵاتەکانە زۆربەی مرۆڤەکان گیرۆدی دەستی ئیگۆسنتریزمن واتە گیرۆدی دەستی ئەوێن کە لە دیت گۆشەنیگەی خوان و تەماشای شتەکانەکەن ئەم کێشەیە لە قۆناغی کترا بێت بە کێشەی کۆمەڵ سێنتەری واتە سۆسیۆسنتریزم لە دیدی کۆمەلگاکەی خۆتەوە تەماشای هەموو دنیاکەی بۆ نمونە لە دیدی حیزبە سیاسەکەی خۆتەوە تەماشای هەموو دنیاکەی خیاڵەکەی خۆت ئاینەکەی خۆت نەتەوەکەی خۆت شارەکەی خۆت واتە ڕاستە بازنەی خود گەورە ئەبێ لە خودەوە بێ بە کۆمەلگا بەڵام کێشەیەکی تر دروستەکە کێشەی ئەوەی کە فرەی قوبوڵنەکەی فرەی کۆمەڵایەتی و فرەی کولتوری قوبوڵنەکەی بۆی بیرکردنەوەی ڕخنەیی لە قۆناغی یەکەما فێری ئەومانەکە کە لەگەڵ ئەوانی ترا لەگەڵ تاکەکانی ترا پەیوەندیەکی دروستمان هەبێت واتە لە پێویستێکی لۆجیکیەوە بێ بە پێویستێکی کۆمەڵایەتی ئەبێ پێویستێکی ئاکاری و لە قۆناغی دۆمە فێری ئەومانەکە کە چۆن تەقدیر واتە بایەخ بۆ کولتورەکانی تر بۆ شارەکانی تر بۆ نەتەوەکانی تر بۆ ئاینەکانی تر ئایدۆلۆژیەکانی تر دابنین کەواتە بیرکردنەوەی ڕخنەی تەنها بایەخێکی معریفی کۆگنێتیڤی نییە بەڵکو بایەخێکی کۆمەڵایەتیشی هەیە و بایەخێکی ئەخلاقی ئاکاریشی هەیە و لە قۆناغەکانی ترە بایەخی سیاسی و پایاکە بایەخ پایاکە بۆ دروستکردنی پەیمانی کۆمەڵایەتی شوێنێک هەیە کە بیرکردنەوەی ڕخنەیی تیا بۆستێ وەکو بەرنامە وەکو شۆن ئاماژە بەوە دەکەی قۆناغی یەکەمی هەیە و دووەمی هەیە تا چەند قۆناغەتوانێت بڕواایەخ و ئەمە پرۆسەیەکە بەردەوام هەر هەیە و بوونی دەبێ و پەیوەندی بەوە نییە ئایامە با بڵێن قۆناغی سەرەتایی خوێندنە وەکو پەروەردە یا قۆناغی خوێندنی باڵایە سپۆرێکی بواری بیرکردنەوەی ڕخنەی ئەمریکی بناوی ویلیام پێری باس لە سێ قۆناغەکە کە مرۆڤەکان پیاە تێپەڕن کاتێککە بەراورد دەکەین لە نێوان دنیای خۆمان دنیای خۆرهەڵات و دنیای خۆراوایە هەستەکەین ئەوان لە قۆناغی سێمان بەڵام ئێمە لە نێوان قۆناغی یەکەم و قۆناغی دووەمین قۆناغی یەکەم ئەو کاتەیە کە مرۆڤ چوەک مناڵ چۆک کۆمەلگای مناڵ ئێمە هەندێک جار کۆی کۆمەلگاوەک مناڵ بیرەکاتەوە مناڵ لە قۆناغێکە دنیادا بەشەکە بەسەر ڕەش و سپیە بەسەر دۆست و دژمنە تاریک و ڕوونا بۆن من ئێمە لە کۆمەلگا خۆرهەڵاتەکانە زۆر بە ئاشکرا هەست بەواکەین کە ئەو دابەشبوونی لە نێوان حیزبەکانە هەیە لە نێوان نەتەوەکانە لە نێوان مەزهەبەکانە لە نێوان ئاینەکانە لە نێوان ئایدۆلۆژیەکانە هەیە ئەبینین چ توندوتیژەیەکەیە کە دنیادا بەشەکەی لەسەر ڕەش و سپیە ئەڵێ لە قۆناغی دووەمە قۆناغێکی تر پێبێ کە قۆناغی ئەوەی کە بێئومێ دەبی لە ڕەش و سپی بێئومێ دەبی لەوەی کە تۆ نوێنەرایەتی یەزدانەکەیت و ئاینتر نوێنەرایەتی شەیتانەکەن تۆ نوێنەرایەتی خێرەکەیت و ئاینتر نوێنەرایەتی شەڕەکەن ئەبێ بە قۆناغی خۆڵەمێشی واتە هەموو شتێوەکێکە بینی ئەم قۆناغە چەند گرنگە لە ڕووی کۆگنێتیڤیەوە واتە لە ڕووی معریفیەوە لە ڕووی کۆمەڵایەتی ترسناکە چونکە چی دروستەکە بێبەهایی دروستەکە واتە هیچ شتێک قیمەتی نامێنێ هیچ شتێک هەموو شتێک وەکە ئەتوان بڵێم کۆمەلگای ئێمە لە نێوان قۆناغێکەکەم و قۆناغی دۆمین واتە هەنێکمان زۆر تونڕەوین لەوەی کە دنیاماندا بەش کردو بەسەر ڕەش و سپیە کەمە لە سیستمی پەروەردەی و ئاینی و کولتوری و سیاسیا ڕەنگیاوەتەوە وانێکمان لە قۆناغی دۆمین بە تەواتی بێئومێد بووین هیچ شتێک قیمەتی نییە هیچ هەموو شتێک بێبەهایە ئەوەی کە قۆناغی سێمە کە کۆمەلگا پێشکەوتەکان پێگەیشتون کۆمەلگای کۆنتێکستە یاخود دیدی نێوکۆ واتە لە نێوکۆیان شتێک بینین هەموو شتەکان ڕەنگیان هەیە بەڵام لە ناو سیاقا ڕەنگیان هەیە ئەمە لە ڕێگای بیرکردنەوەی ڕخنەیەوە گەین بەمە واتە ناتوانین بڵین شتەکان بێباخن شتەکان باخیان هەیە ومانان هەیە بەڵام لە ناو کۆنتێکستە کێشەی ئێمە ئەوەیە کە توانای دەستنیشانکردنی کۆنتێکستمان نییە بۆیە زۆر گرنگە بیرکردنەوەی ڕخنەی لە کۆمەلگاکانی خۆمانە فێرخواز مرۆڤ هاوڵاتی تەنانەت بەرنامەکانی گەشە پێدانی مرۆیی بەرەو ئەو ئاستەبەرێک کە مرۆڤ توانای بینینی شتەکانی هەبێت لە ناو نێوکۆیە واتە لە ناو کۆنتێکستە هیچ جیاوازیەک هەیە لە نێوان بیرکردنەوەی ڕخنەی لە کۆمەلگایەکی بۆ نمونە ڕۆژاوایی لەگەڵ کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتیدا لە کۆمەلگا ڕۆژاوایەکان زۆر بایەخی بیرکردنەوە ئازانن
بە تایبەتی لە نیوەی دووەمی سەدەی بیستەمە پسپۆڕە پەروەردەیی و کولتوریە کۆمەڵایەتەکانی ئەمریکا باسییان لەوە کرد کە چیتر سیستمی پەروەردەیی کلاسیک توانای ئەوەی نییە فێرخوازێکی بیرکردنەوە بەرهەم بێنێ فێرخواز ئەو کەسەیە کە زانیاری مامۆستا دووبارە ئاکاتەوە وتیان ئێمە پێویستمان بە فێرخوازێکە کە ئیزافی هەبێت بۆیە کەسێکی وەکو بنجامین بلوم پلەبەندیەکی دانا وتی فێرخواز یاخود مناڵ سەرەتا تەنها زانیاری وەرەگرێت ئێمە زۆربەی فێرخوازەکان هانەدەین کە تەنها زانیاری وەرگن پێویستە پلەکانی تر پلەکانی تێگەیشتن پلەکانی لێکدانەوە ئیڤالویشن واتە هەڵسەنگاندن پاشان کریتیڤیتی داهێنان وتی تەنانەت ڕخنەی لە سیستمی ئەمریکاگەر کە توانای ئەوەی نییە گەشە بە توانەکانی تەنازینەکانی فێرخواز بە تەنانەت لە کۆتایەکان لە دوای ئەوەش سەرباری ئەوەی پسپۆڕە پەروەردەیەکان گرنگی ئەوان زانی کە پێویستە مرۆڤ پێویستە فێرخوازێکی داهێنەر پێبگەێنین بەڵام زانکۆیەکی گرنگی وەکو زانکۆی هارڤەرد توانای ئەوەی نەبوو فێرخوازێکی وەکو بیلگەیتس لە خۆ بگرێ بۆی بیلگەیتس لە دەرەوەی زانکۆی هارڤەرد واتە دەست بە زمانی خۆمان خوێنی تەرەکە زیادی لە زانکۆی هارڤەرد تەرەکە لە دەرەوەی زانکۆ دەستی کرد بە ئیشی داهێنانەکانی خۆی کە ئەو داهێنەرە گەورەی لێ دەرچوو ئەمە مانای ئەوەیە تەنانەت لە ئەمریکاش نێوەندەکانی پەروەردە توانای پێگەیاندنیان نییە بۆیە ئێستا لە ئەمریکا زۆر بایەخ بەوە ئەدرێ بایەخ بە کریتیڤیتی ئەدرێ واتە بایەخ بە داهێنان ئەدرێ بەپێی پلەبەندەکەی بلوم مامۆستا نمونەی باڵای کەسی خوێنەوار بوو بەڵام لە ئێستا مەرجێ مامۆستا نمونە بێت مامۆستا نمونەی باڵای کەسێکە کە توانای هەڵسەنگاندنی هەیە نەک توانای داهێنانی هەیە بۆ ئێستا کەسی داهێنەر ئەگەر فێرخوازیش بێ پێگەی لە ڕووی معریفیەوە لە مامۆستا گرنگترە بۆیە ئێستا جۆرێ لە دیموکراسی پایە بووە دیموکراسی پەروەردەیی لە زانکۆکان و لە نێوەندەکانی پەروەردایە کە پەیوەندی نێوان مامۆستا و فێرخواز پەیوەندی نێوان کەسێکی باڵا و کەسێکی نزم نییە تەنانەت دیزایانی کلاس و تەنانەت پەیوەندی کۆمەڵایەتی نێوان مامۆستا و فێرخواز پەیوەندێکی زۆر دیموکراتە پەیوەندێکە زۆر لەسەر ئەساسی خاکی بوون دامەزراوە ئەمەوە ئەکا کە هانی ناوەندەکانی خوێندن و زانکۆکان ئەبن بە ژینگەیەکی گرنگ بۆ پێگەیاندنی کەسی بەهرەمەند و کەسی داهێنەر بەڵام لە کۆمەلگای خۆمانە جگەلەوەی ئەم گرفتانەمان هەیە گرفتێکی تریشمان هەیە ئەوش ئەوەیە لە ڕووی تەفسیری ئاینی و تەفسیری کولتوریەوە زۆر بایەخ بە بیرکردنەوە نادرێت تەنانەت پیان وایە ئەو کەسێکە بیر بکاتەوە تووشی جۆرێ لە سەرگردانیە بێت واتە تاوەکو ئێستا لە کۆمەلگای خۆمانە پیان وایە بیرکردنەوە بە جۆری زیادەڕۆی لە بیرکردنەوە ئۆڤەرثینکینگ تعریفەکەن لە کاتێکە ئێمە ئەکرێت بیر بکەینەوە بە شێوازێکی ڕخنەیی بۆیە لە کۆمەلگای خۆمانە کێشەمان زۆرە هەنێک لە کێشەکانمان پەروەردەین هەنێکیان کولتورین هەنێکیان پەیوەندیان بە تەفسیری ئاینەوە هەیە سەبارەت بە مرۆڤی بیرکەرەوە و هەنێکیان سیاسین زۆر جار سروشتی دەسەڵات لە کۆمەلگاکانی خۆمانە هانی ئەوایە کە مرۆڤی ئازاد دروست نەبێ مرۆڤ وەکو ژمارە تەماشاکە و پێی وایە تاوەکو مرۆڤەکان وەکو ژمارە بن توانای کۆنتترۆلکردنیان ئاسانترە ئەگەر مرۆڤی ئازاد دروست بێ توانای مۆنۆپۆلی سیاسی کەمتر بێتەوە تا پاوانکردنی سیاسی لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتدا بیرکردنەوەی ڕخنەی چەندێک ئەتوانرێ بڵێ پێکەوە گرێیان بدا مەسلەی دیموکراسی لەگەڵ مەسلەی خوێنی لێبراڵ لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتیە من نازانم ئایا خوێنی لێبراڵمان هەیە یان نا بەڵام بەو پێی کە لە ڕۆژاوا هەیە ئەگەر سوودێک لە ئەزمونانی ڕۆژاوا وەرگیرا بێت لەوێ ئەتوانیوێتی ئەو پێکەوە گرێدانە دروستکایان نا خۆی لە خۆراوا پەیوەندێکی تۆکمە لە نێوان خوێندنی لیبراڵ و لە نێوان سیستمی دیموکراسیا هەیە بەڕای من بیرکردنەوەی ڕخنەی ئەبێت بە ئەڵقەی پەیوەندی لە نێوان بیرکردنەوەی لە نێوان سیستمی دموکراسی و خوێندنی لیبراڵە بۆ لەبەرەوەی ئێمە ناتوانین بین بە خاوەنی خوێندنی لیبراڵ ئەگەر خاوەنی سیستمێکی دیکتاتۆری بین یاخود ئەگەر خاوەنی سیستمێ بین کە سیستمی بنیاتی دەسەڵات ستراکچەری دەسەڵات بە شێوازێکی سانا پێناسە بکە ئێستاوی کەی بینین لە کوردستان و لە دنیای خۆرهەڵاتە بەگشتی دەسەڵات سروشتێکی سانایی هەیە واتە تەنها یەک سەرۆکمان هەیە تەنها بە یەک تێڕوانی سیاسیمان هەیە بە یەک حیزبمان هەبێت ئەگەر یەک حیزبیشمان نەبێ بە حیزبەکانی تر پاشکۆ بن پاشکۆی حیزبە دەسەڵاتدارەکە بن واتە جۆرێکی زۆر لە ئەقلێتی هەرەمی هەیە یەک کەسمان هەیە لەسەرەوە
لە جاتی هەموو کەسێ لە جاتی هەموو کەس بیرەکاتەوە لە جاتی هەموو کەس بڕیارەدا و تەنانەت هەڵەکانیشە بێ بە حکمت لە خواریشەوە جۆرە لە پلەبەندیمان هەیە حیزبەکانێتر حکوومەت پەرلەمان بنکەی کۆمەڵایەتی تا ئەگاتە سەر هاوڵاتی کە لە بنی هەرەمەکایە بەڵام سروشتی دەسەڵات لە سیستمی دیموکراسیا سروشت شتێکی لێکدراوە واتە تەنها یەک سەرۆکمانی ڕاستە لە ڕووی ڕسمی یەک سەرۆکمان هەیە بەڵام تەنها بڕیاردەر نییە لە پاڵ سەرۆکە کۆمەڵی دام و دەستگامان هەیە کە دەسەڵاتی سەرۆک سنووردارەکەن دەستگای یاسادانانمان هەیە کە دەسەڵاتی هیچی کەمترینە دەسەڵاتی حکوومەت و ڕاپەڕاندن دەستگای دادۆریمان هەیە لە پاڵ کایی سیاسیە چەندین کایی ترمان هەن کە زۆر گرنگن بۆ نمونە کای ئەکادمی کای زانکۆکان کای هونەری کایەی ئابووری کایەی جوانناسی کای ئاینی هەموو ئەم کایانە گرنگن واتە هەموو ئەم کایانە ڕێگرن لەوەی کە کایەک لە کایەکان توانای پۆنۆپۆلی هەبێت توانای پاوانکردنی هەبێت بەڵام سروشتی دەسەڵات لای ئێمە ئەوەیە کە تەنها کایمان هەیە کای دەسەڵاتی سیاسیە کایەکانی تر هەمیان پاشکۆن ئەگەر نەبێ بە پاشکۆ زۆر بە ئاسانی ئەپوکێنەوە سە بۆ نمونە ئێمە بەرەوەی بین بۆ وێرە باسمان لە ئەزمموی ڕۆژنامەگەری ئازاد کرد لە کوردستانە بۆ ڕۆژنامەی ئەهلی ئازاد بەرەو پوکانەوە هەڕوە لەبەرەوەی یا بێ پاشکۆ یا بێ نەمێنێ لەبەری تۆ دەسەڵاتێکی سیاسیت هەیە توانای پاوانکردنی هەیە توانای پاوانکردی پارە و چەک و تەنانەت پیرۆزیەکانیشی هەیە توانای پاوانکردنی مێژووی هەیە مێژوو ئەنووسێتەوە عین دەسەڵات مێژووی ئەنووسێتەوە کە لەگەڵ بەژەوەندی ئەوە بگونجێ کەواتە ئەم جۆرە لە دەسەڵاتی ئاسان دەسەڵاتی سانە کە لە زمانی سیاسی پێوترێ دەسەڵاتی سانە و دەسەڵاتی لێکدراو جۆرێک لە پەروەردەی ئەوێت کە لەگەڵ جۆرێک لە پەروەردەی کۆمەڵایەتی ئەوێ کە لەگەڵ ئەم هەرەمی دەسەڵاتایە بگونجێ و ئەوێت پێی گرنگە کە هەموو کایەکانی تر بپوکێنەوە ئەمە لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی کولتوری ئەمە کێشەیەکمان هەیە ئەوی ژەوەیە زۆر عاشقی سیاسەتین ئەگەر ینی هەموو ئەستێرەکان لە دنیا ئێمە ئەستێری سیاسین کەم جار تۆ ئەستێرەیەکی هونەری یاخود ئەستێرەیەکی وەرزشی یاخود تەنانەت کەسێکە بینیت ئەستێری لە بواری پیشەسازی و ئابووری و بزنستا دەرکەوێ ئەبێ هەمان واتە ئێمە تەنها یەک جۆر لەین جۆرە لە سۆلار سیستمان هێواتە لە کۆمەڵی خۆری کە یەک خۆرمانەیە خۆرش دەسەڵات و سەرۆکە و ئەوانی تر بە دەوری ئەوە سوورێنەوە ئەم جۆرە لە پێناسەکردن ئەم جۆرە لە تێگەیشتن لە سروشتی دەسەڵات وای کردووە هەموو کایەکانی تر بە کایی ڕۆشنبیری و بە کایی پەروەردەیی بە کایی ڕۆژنامەوانی و کۆمەلگای مەدەنیشەوە بن بە پاشکۆی ئەو ستراکچەری دەسەڵات لە کۆمەلگەی ڕۆژهەڵاتدا با بڵین لە کۆمەلگەی کوردیدا بە تایبەتتر چۆن دەتوانرێت برەو بە بیرکردنەوەی ڕەخنەیی بدرێ تا بتوانێت کۆمەلگا لەم تەگەرانە کە لە ئایندەیەکی نزیکا بێ یا دووردا بێ ینی کاریگەری زۆر نەرێنی دەکاتە سەر کۆمەلگا چۆن نەتوانرێت برەو بەو بیرکردنەوە ڕەخنەیە بدرێ خۆی ئەو کارێکی زەحمەتە بەڵام بەسراحەت ئەگەر ئێمە نتوانین بە شێوازێکی سیستماتیک واتە لەسەر ئاستی وشاری کۆمەڵاتیەوە دروستکەین زۆر گرنگە لەسەر ئاستی تاکەکانەوە دروست بێت چونکە سیستمی ئەو سیستمی کە سیستمی دموکراتی سیستمی کۆمەلگای مەدەنی یاخود سیستمی ئەو سیستمی کە پێویست بە بریکردنەوەی ڕەخنەیە پێویستی بە جۆرێ لە پەیوەندی کۆمەڵاتی هەیە کە لە شێوازی تۆڕە نەک لە شێوازی هەرم پەیوەندی نێتوۆرکە لە نێوان بکەرە جیاوازەکانە زۆر گرنگە بکەری بیرکەرەوە دروست بێت و بکەری بەرهەمهێن دروست بێت و بکەرێ دروست بێت کە توانای بیرکردنەوەی هەبێت لە دەروی ستراکچرە باوەکانی دەسەڵات و سیاست و تەفسیرکردنی ئاین و تەفسیری کۆمەڵایەتی ئەم بکەرانە ئەگەر دروست ببن کۆمەڵێ پند دروست دەکەن لە قۆناغێکی ترا ئەو پنتانە ئەگەن بەیەک بۆ نمونە ڕەنگە بیرکەرەوەیکی ڕەخنەی لە کەلار دروستە بێ بیرکەرەوەیکی ڕەخنەی لە هەولێرێکی تر لە زاخۆ دروستە بێ ئەم بکەرانە ئەگەر پرە بەتوانە فەردیەکانی خۆیان ببن ئەکرێت لە قۆناغێکی تر جۆرێ لە تۆڕ دروست بێت جۆرە نێتوۆک دروست بێت لە نێوان بیرکەرەوە ڕەخنەیەکانە شوێنە لە پنتە جیاوازەکانی شوێنی کۆکو کوردستان بۆ نمونە بەڵام ئەومان لە یاد نەچێت بیرکردنەوەی ڕەخنەی بیرکردنێکی یونیڤەرساڵە واتە ئێمە نابێ بیلۆ بکەینەوە تەنها جۆرە لە بیرکردنەوەی ڕەخنەیمان هەبێت تایبەت بێ بە کورد ئەبێ بزانین ئەو کەسێک کە بە شێوازێکی ڕەخنەی بیرەکاتەوە بێ بە بوونەوەرێکی گردردونی زۆر پێویستمان بەوە هەیە کە لە
پنتی بیرکردنەوەی ڕخنەیی لە شوێنەکانی تریشا بدۆزینەوە لە ناو تورکا بدۆزینەوە لە ناو عەرەبا لە ناو فارسا بدۆزرێتەوە چونکە چارەنووسی ئێمە وەکو مرۆڤ تەنانەت لە ڕووی جیۆپۆلیتیکیشەوە چارەنووسی کوردستان بەندە بە چارەنووسی دراوسەکانمانەوە واتە ئێمە ناتوانین دورگەیەکی دیموکراسی یاخود دورگەیەک لە بیرکردنەوەی ڕخنی لە کوردستانە دروست بکەین کە چواردەرومان تەنراوە بە ئاگر بە سیستمی نادیموکرات لە ڕووی کولتوری لە ڕووی تەفسیری ئاینیەوە لە ڕووی ئایدۆلۆژیەوە بۆیە زۆر گرنگە ئێمە گرە لەسەر ئەوەش بکەین کە پەیوەندی ڕایاڵە دروستکەین ڕاڵەی کولتوری ڕاڵەی پەروەردەیی دروستکەین لە نێوان ئەو پنتانەش کە لە نێوان نەتەوەکانی چواردەورمانە دروستە بێت بیرکردنەوەی ڕخنەی دیدگایەکی گردردونی تایەتێ بۆ ئەوەی جیاوازی بینیت نەک تەنها جیاوازی لە ناو کوردستانە بەڵکو جیاوازی لە ناو کوردستان و ئەوانی تریشا بینیت ئەزمموی چەند ساڵی پێشووی کوردستانەوەی بۆ سەلماندین کە چەند چارەنووسی ئێمە بەندە بە چارەنووسی دراوسەکانمانەوە تەنانەت ئەگەر ئیرادەی زۆر گرنگیش هەبێت لە ناو کوردستانە بۆ تێپەڕاندن بۆ پێشکەوتن بۆ وەرچەرخان ئەگەر دەنگانەوەی ئەم ئیرادەیە لە چادەری خۆمان و لە ناو جیهانە نەبیستین توش شکستی زۆر گەورە هەبینەوە بۆیە بەڕێی من ئەبێ لەسەر دوو ئاست ئیش بکەین یەک لەسەر ئاستی لۆکاڵ لەسەر ئاستی کوردستان بیلۆ بکەینەوە پنت دروستکەین پەیوەندی دروستکەین ڕایاڵە دروستکەین ڕایاڵە لە نێوان ئینسانە ئازادەکانە دروست بێت کە خاوەنی بیرکردنەوەی ئازادن و لە هەمان کاتە ڕایاڵە لەگەڵ ئەوانی ترا دروستکەین لەگەڵ نەتەوەکان و کڵچەرەکانی ترا دروستکەین ئەوەشت لایەت نەچێ ئێمە لە سەردەمێک کاژین لەو ڕۆ بەختمان هەیە کە توانای ئەومان هەیە ڕایاڵەی پەیوەندی بە ئاسانتر دروستکەین بە بەراورد لەگەڵ نەوەکانی پێشخۆمانە بەڵام کێشەکە ئەوەیە لە کوردستان و لە خۆڕەڵاتە بەگشتی تەنانەت ئامێرەکانی وەرگرتنی زانیاریش ئامێرەکانی دروستکردنی ڕایاڵەش لەبری ئەوەی ڕیاڵی تیا دروستکەین بۆ بە ئامێری وەرگرتنی زانیاری بە شێوازێکی خراپ یەکێ لە فەیلسوفە ئیتالیەکان کە ناوی ئیکۆیە باز لەو گرفتە ئەکا ئەلێک مرۆڤی هاوچەرخ بەهۆی ئامێرەکانی تەکنۆلۆژیای وەرگرتنی زانیاریەوە تووشی جۆرێک لە بەدزانیاری بووە واتۆ چۆن لە ڕووی جستەیە و بەدخۆراکی هەیە کاتێ زۆر خۆراکی و بەدخۆراکیە کاتێک کە مرۆڤ زۆرەخوا تووشی بەدخۆراکیە بێ لە ڕووی زانیاریشەوە کاتێ ئێمە زۆر زانیاری وەرەگرین بەبێ فلترێشنی بیرکردنەوەی ڕخنەیی تووشی بەد زانیاریە بین من ئێستا هەست دەکەم لە کوردستان و لە خۆڕەڵاتی ناوەڕاستە لە وڵاتی وەکو عێراقا کە یەکێک لە وڵاتانەی زۆرترین ئەکسێسی هەیە بۆ ئینتەرنێت واتە زۆرترین پەیوەندی هەیە لەگەڵ ئینتەرنێتە خراپترین زانیاری لە ئینتەرنێت وەرەگرێت بۆ لەبەرەوەی ئێمە ئینتەرنێت وەکو بوونەوەری ینی زانیاری لە ئینتەرنێت و لە ئامەرە زیرەکەکانەوە وەکو بوونەوەرێکی پاسیف وەرەگرین نەک وەکو بوونەوەرێکی ئەکتیڤ واتە تەنها وەرەگرین لەش و مێشمان ئیمتیساسی زانیاری ئەکا بەبێ ئەوەی فلترێشنی بۆ بکەین لە ڕووی بیرکردنەوەی ڕخنەیەوە جام بەستم ئەوە بۆ بڵێم بیرکردنەوەی ڕخنەیی دەرفەتمان بۆ ڕەخسێنێ بۆی ڕاڵەکانی پەیوەندی لەگەڵ نەتەوەکان و ئاینەکانی تر و کللتورەکانی ترا دروست بکەین بەڵام لە هەمان کاتە وریامان نەکاتەوە لەوەی کە ئامێرە زیرەکەکان بە شێوازێ بەکار نێهێنین کە ئێمە لە کەسێکی هەڵسەنگێنەرەوە بۆ زانیاریەکان بک بە کەسێکی پاسف بۆ وەرگرتنی زانیاری خراپ دکتۆر هەر بیرکردنەوەی ڕخنەیە کە ئەتوانێت ینی ئەو هەڵە کوشندانە لە کۆمەڵگەدا بوەستێنێ یاخو میکانیزمی تریش هەن یارمەتی دەردەبن بۆ بیرکردنەوەی ڕخنەی ئەومان لات نەچێت بیرکردنەوەی ڕخنەی ئایدۆلۆژیانە واتە عەقیدە نیە بیرکردنەوەی ڕخنەی منهەجە میتۆدە واکرێ بیرکردنەوەی ڕخنەی لە هەموو بوارەکانە بەکاربێنین یەکێ لە گرفتەکان تەنانەت کە ئەمریکەکانیش هەستیان پێکردووە ئەویش ئەوەیە ئێمە لە سیستمی پەروەردەیی تەنانەت پەروەردەی خوێندنی باڵای کلاسیکیە پسپۆڕەکانمان جیاواز دابەش کردووە ئەمە پزیشکیە ئەمە یاسایە ئەمە ئەندازیاریە ئەمە مرۆڤناسیە ئەوە زانستە کۆمەڵایەتی و زانستە سیاسیەکانە ئەم دابشکاریە لە نێوان زانستەکانە مرۆڤی دابش کردووە واتە مرۆڤ وەکو بوونەوەرێک قوارەیەکی دابش نەبووی هەیە واتە تۆ لێک کاتە مرۆڤێکی بەرهەمهێنی و لێک کاتە مرۆڤێکی جوانی وەرەگریت و تەماشای هونەرەکەی کتێبە خوێنیتەوە ئەدەبە خوێنیتەوە ئەندازیاری بۆ نمونە یاخود کەسێکی تر پزیشکە کەسێکی تر کرێکارە ئەو سیستمە کۆمەڵایەتی کە لە تا ناوەڕاست تا سەدەی بیستەمیش لە خۆرئاوا بەرپا بووە سیستێمە بووە مرۆڤی دابش کردووە
پیشەی مرۆڤی دابش کردو ئەمە ژوای کردو کە مرۆڤەکان لە ناو ئەشکەوتی جاجایە بژین بۆیە ئێستا پسپۆرەکانی بواری پەروەردە و خوێندنی باڵا لە ئەمریکا جەخت لەواکەنەوە کە جۆرێکی تر لە مەیل دروست بێ ئەویش پێوترێ مەیلی ئینتەردیسیپلینەری واتە چۆن توانای ئەوەت هەیە کە لە یەک کاتە چەند پسپۆریەکی جیاواز پێڕۆ بکەیت تۆ پزیشکی بەڵام زۆر گرنگە ئاگاد لە فەلسەفە و ئاگاد لە مرۆڤناسی و ئاگاد لە کۆمەڵناسی هەبێت تۆ کەسێکی سایکۆلۆجیستی بەڵام زۆر گرنگە ئاگاد لە بۆ نمونە لە سیاست و لە بوارەکانی تری ژیان هەبێت واتە بیرکردنەوەی ڕخنەی دەرفەتێکمان بۆ ڕەخسێنێ نەک تەنها مرۆڤە جیاوازەکان لە کولتورە جیاواز و ئاینە جیاوازەکان و ئایدۆلۆژیا جیاواز و حیزبە جیاوازەکان بەیەک بگەێنێ بەڵکو دەرفەتمان بۆ ڕەخسێنێ مرۆڤ لە پسپۆرە جیاوازەکانیشە پسپۆرە جیاوازەکان لە کای جیاوازەکانی مەعریفا بەیەکتی حەزەکەم لێرا لێ پرسم زانکۆکان لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکاندا بەهار نەڵێم کۆمەڵگەی کوردی بەتەنیا لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکاندا چەندێک یارمەتی دەرن لەو فرە پسپۆریە یاخود ڕەخساندنی زەمینە بۆ ئەو فرە پسپۆریە لە ڕاستیە بەپێی ئەزمموی خۆم لە زانکۆکانی کوردستانە ئێمە تووشی دەردێ بوون ئەوش دەردی ئەو پسپۆری وردە پێوتێ پسپۆری ورد پیان وایە ئەگەر مرۆڤ ئەگەر کەسی لێکۆڵیار لە یەک پسپۆریا یەک پسپۆری وەرنەگرێ هەم پسپۆرەکانی تر پشتگوێ نەخا توانای داهێنانی ئەمە ڕێک بە پێشەوانەوە پێشەوانەکەی ڕاستە بۆ ڕەنگە لە زانستە سروشتەکانە زۆر جار پێویست بۆ بکات تۆ تەرکیز بکەیت لەسەرێک خاڵ بۆ نمونە تۆ کیمیاناسی ئەرکی تۆ جیاوازە لە فیزیاناسێ تۆ تەنها لەسەر ڕەگەزێک لەسەر ئەلێمنتێکی کیمیایی کارەکەی بەڵام کۆی ئەو کۆمپانیایی کە تۆ ئیشی تیاکەی سیستمە گەورەکە کە سیستمی خوێندنی باڵایە توانای ئەوەی هەیە ئەم پنتە جیاوازانە بگەنە بەیەک توانای ئەوەی هەیە داهێنانی تۆ لە کیمیا بگەێنە بە داهێنانی کەسێکی تر لە فیزیایە بگەێنە بە داهێنانی کەسێکی تر لە میکانیکا داهێنانی کەسێک چۆن میکانیکە گوێزیتەوە بۆ ناو پزیشکی بۆ نمونە چۆن کۆمپیوتەر گوێزیتەوە بۆ ناو پزیشکی واتە کۆمپانیا گەورەکان توانای ئەم بێگاندنان هەیە سیستمی خوێندنی باڵا زانکۆکان بۆ وشەی زانکۆ یونیڤرس واتە گردون لەوە هاتووە ئەقلێکی مرکزی هەیە کە توانای ئەوەی هەیە پسپۆرە جیاوازەکان بگەینە بەیەکتری بەڵام تەنانەت لە ئەمریکاش باز لەواکرێ مرۆڤناسی فەلسەفە زانستە کۆمەڵایەتەکان نابێت لاسایی زانستە سروشتەکان بکەنەوە بۆ نمونە تۆ کەسێکی لە بواری فەلسەفە و لە بواری مرۆڤناسی لە بواری کۆمەڵناسی لە بواری ڕخنەی ئەدەبی ئیشەکەی نابێت لاسایی کەسێ بکەیتەوە کە لە بواری کیمیای ئیشەکە ئەو پێویست بە پنتێکی وردە لە بەشی قطعەیەک ینی پارچەیەکی وردی بەشی دیاریکراوی و گردو نەگرێ لە یەکۆڵێتەوە بەڵام مرۆڤ وەکو قەوارە دابش نابێت ینی مرۆڤ سایکۆلۆژیای مرۆڤ جا نابێتەوە لە ڕەهەندی کۆمەڵایەتی مرۆڤ لە ڕەهەندی جوانناسی مرۆڤ لە ڕەهەندی بیرکردنەوە فەلسەفی مرۆڤ بۆیە گرنگ ئەوانەی کە لە بواری زانستە کۆمەڵایەتی و زانستە مرۆڤیەکانە ئیشەکەن زانستە سیاسەکان زۆر گرنگە کە خاوەنی ئەو مەیلە بن کە پێوتێ مەیلی ئینتەردیسپلینەری واتە بەیەکداچوونی پسپۆرە جیاوازەکان ئەگەر تۆ کەسێکی مرۆڤ نازبیت یاخود کەسێکی جوان نازبی کەسێکی کۆمەڵ نازبیت ئەگەر ئاگاد لەوەت بێ دراوسەکانت لە پسپۆرەکانی ترا چۆن لەسەر هەمان بابەتی ئیشان کردووە دیدگای تۆ بۆ لێکۆڵینەوە بۆ لێکدانەوە فراوانترە بێت بۆی ئەمە بە ئامانجی بیرکردنەوەی ڕخنەیە ئێمە چۆن توانای ئەومان هەیە زیاتر لە یەک دیدگا قەرز بکەین بۆ بینینی یەک تەنها یەکشت دکتۆر ئەمەیان دەکەمە دو پرسیارم چکە کاتمان نەما ئەو مەیلی کە ئاماژە و پێکرد پێش کەمێک ئەو مەیلە خۆڕسکانە دروست دەبێ یاخو پێویستی بەوەیە کە مرۆڤەکانی تر لە دەوروبەری بتوانن ینی زمینەیە بڕەخسێنن تا ئەو مەیلە دروست بکە خۆی بە خۆڕسکی مرۆڤ ئەو مەیلی هەیە ینی مرۆڤ بە خۆڕسکی تەنها بۆ نمونە پسپۆرەکانی بواری فێنۆمنۆلۆژی پیان وایە ئەم گردونەی کە ئێمە تیاژین یەک دیاردێ بەڵام ئێمە دابەشێک ئەم دیاردانە دابەشەکەی بۆ نمونە تۆ کیمیاگەری ئەڵێ من تەنها بایەخ بە ڕەگەزەکانی کیمیایم کەسێکی تر پزیشکە ئەڵێ من تەنها بایەخ بە نەخۆشەکانە دەم کەسێکی تر ئەدیبە بۆ لەناو ئەدەبیشە کەسێک ئەڵێ من تەنها شاعرم کەسێک لە من تەنها چیرۆک نووسم ئەڵێ ئەمە هینی منە ئەمە پەرژینی منە تۆ بۆت نییە پێ بخیتە پەرژینەکەی منەوە واتە دنیامان دابەش کردووە جانیمان دابەش کردووە بۆیە ئێستا ئەو مەیلە زۆر ڕەخنە لە کەسێکی فەیلسوفیک و کۆسرێڵ
لە سەرەتای سەدەی 20ەما ڕخنەی لە زانستە ئەوروپیەکان کرد کتێبێکی دانا بە ناوی قەیرانی زانستە ئەوروپیەکان مەبەستیەوە بوو کە چۆن ئەوروپیەکان دنیایان دابەش کردووە بۆیە لە دوای هۆسرێڵەوە فینۆمنۆلۆژیستەکانی تر کە ئێستا لە ناو بیرکردنەوەی ڕخنەیشە زۆر پێگەیەکی گرنگیان هەیە و لە ناو زانکۆکانە زۆر پێگەیەکی گریان هەیە باز لەواکەن کە چۆن کەسی لە کۆڵیار کەسێکی ئەبێ پێویستە کەسێ بێت دنیا یەکێتی بگەڕێنێتەوە بۆ دنیا ئەو دابشکاری کە لە نێوان بکەر و بابەت تا دروستمان کردووە وەک لە عەربیا پێوتر زات و مۆزوع سەبجەکت و ئۆبجەکت ئەو دابشکاری کە دروستمان کردووە چۆن بێ بیگەڕێنینەوە ئەگەر تۆ کاتێک کە بە دیدێکی دیاردەگەرانەوە تەماشای دنیاکەی ڕوانگەت زۆر فراوانترە بێت بۆی شتەکان ببینیت واتە شتەکان لە چەندین گۆشەنیگای جیاوازەوە بینیت توانای بەڵام ئێمە فێرخوازیێتە مەکتەبەوەی کە بخۆمان پێڵی مەکتەب قوتابخانەی سەرەتایەوە هەر لە سەرەتاوە فێریەوەکەین کە چۆن دنیا دابەش بکەین واتە ئەو دیدە گردردونیەی کە بۆ دنیای هەیە ئێمە دابەشیەکەین بە پێی سیستمی پەروەردەی هاوشەرخ ئیشی ئێمەوە نییە کە سروشتی بیرکردنەوە لە ناو مرۆڤ بکوژین بەڵکو ئیشی ئێمەوەیە کە بەیەخ بدەین بەیەخ بدەین بە یاخود پێگەێنین ینی مرۆڤ خۆی وەکو هینێ وایە وەکو تۆێ وایە زۆر گرنگە سیستمی پەروەردەیی ببێت بە شوێنێ بۆ چاندن نەک بێ بە شوێنێ بۆ داتاشینی ئەو نەمامە کە وەکو ئەوی کە ژینگەی سیاسی و ژینگەی کۆمەڵایەتیە بێت ڕێکی ئێمامانەیە دەرفەتی بدرێتێ ئەو مرۆڤە خۆی گۆش بکە خۆی پەروەردە ببێ و خۆی فێر ببێ بەڵێ ینی بۆ نمونە سپۆرانی بیرکردنەوەی ڕخنەی ئەڵێن ئیشی من ئەوە نییە کە فێری تۆ بکەم بیر بکەیتەوە ئیشی منەوەیە کە ئەو ژینگەیت بۆ بڕەخسێنم کە تۆ تا بە ئازادانە بیرەکەیتەوە بە ئازادانە توانای داهێنانتەوێ وە گرنگترین شت کە حەزەکەم کۆتایی پێبێنم ئەوژەوەیە ئێمە وەکو چۆن وەکو مرۆڤ کێشەیەکمان هەیە دنیامان دابەش کردووە لە ڕووی کلاسی کۆمەڵایەتی لە ڕووی بۆن ئەمە دەوڵەمەند ئەمە هەژارە من دەسەڵاتدارە ئەمە مەحکومە دەسەڵات پێڕاوکرێ بەسەریدا ئەمە شێخە ئەوە مریدە ئەو پلەبەندی کە دروستمان کردو لە نێوان مرۆڤەکانە کە پلەبەندێکی نادیموکراتیانەیە لە ڕووی بیرکردنەوە شۆ ئێمە پلەبەندیەکمان دروست کردووە ینی قەناعەتێکمان شتێکمان دروست کردووە کە ینی دنیایەکمان دروست کردووە کە ئەڵێن مرۆڤ هەنێک مرۆڤ ئیشی بیرکردنەوەیە هەنێک مرۆڤی تری ئیشی دوای مرۆڤەکان بکوێت کە بیرەکەنەوە کە زۆر زۆڵێ هەموو مرۆڤەکان توانای بیرکردنەوەیان هەیە بەبێ جیاوازی مرۆڤەکان توانای بیرکردنەوەیان هەیە تەنانەت ئەو مرۆڤانی کە لە ڕووی جەستەییشەوە تووشی کێشەیە بوون لە ڕووی ئەقلیەوە توانای بیرکردنەوەیان هەیە مەگە کەسێک کە تووشی سەدمەیە بوو بێت لە مێشکە ینی ئەو توانایی دەزادێت ئەگەر نامرۆڤەکان هەموو وەکو یەکوان و خاڵێک تر هەیە کە زۆر گرنگە بایەخی پێبین ئەوژەوەیە کە چۆن دیمۆکراسی تەنها نابێت تەنها چەمکێ بێت لە سیاسەتا باسیکەین بەڵکو دیمۆکراسیە پێویستە چەمکێ بێت لە هەموو بوارەکانی ترا باسی بکەین لە بواری ڕۆشنبیری لە بواری پەروەردەیی لە بواری کۆمەڵایەتی لە بواری پەیوەندی خێزانی پەیوەندی نێوان ڕەگەزەکان پەیوەندی نێوان ئینسانە جیاوازەکان مەیلە جیاوازەکان واتە بێت لەسەر هەموو ئاستەکان بایەخی پێ و زۆر گرنگە ئەو دیدە گردردونیە بۆ مرۆڤ بگەڕێنینەوە بۆ مرۆڤ لە بوونەوەرێکی مەحکوم بە کۆمەڵێ کۆتوبەندی کۆمەڵایەتی و کولتوری و سیاسیەوە ئاینی باکیری ئازادی بکەین بە مرۆڤێک کە خاوەنی بڕیاری خۆی بێ لە ژیانە و بڕیاری خۆی بێ لە بیرکردنەوە دکتۆر زۆر سپاست دەکەم زۆر سپاس و زۆر سپاسی جەناب دەکەم دەستی خۆشحاڵ بن